وڵی شت هەمووی گرانە هەر هەموو شتێک گرانە لە زەخیرەوە لە خواردنەوە لە هەموو شتێکەوانێ ئیتر بڵین چی باسی چی بکەین وڵا بە 1000 دینار بوو ئێستا بە 3000 و نیوە ئەیدە تۆ سێی کە سێقات بەرز بۆتەوانێ نەخوازە دوو قاتیش فەردەیە برنج مەکڕی بە 36,000 برنجی خەڕ ئێستا بە 42,000 و بە 45,000 وڵی ئەوە گەڕێتەوە سەر حکومەت ئەبێ جارێ باجەکانی خۆیان لە خۆیانەوە دەست پێ بکەن باجی خۆیان چارەسەرکەن کە باجەکانیان کەمکەنەوە لەسەر شتومەک تێگەیت دابەزینی گەڵا تێگەیت ئەمانە زۆر دەوری هەیە سێقات بۆتەوە نەک دوو قاتیش تۆ جاران ئەگەربایی 50,000 شتە بکڕێ بەشی مانگەکەی بکردی تا ئێستا بێ 150,000 بکڕێت ئایا بەچی ئیش هەمووی وەستاوە بە عام تێگەیت مەگەر کەسێکە زۆر زۆریانی ئەوەی کە خۆیان بن ئیشیان هەبێت دەگینا ئیشی میلەت هەمووی وەستاوە بنزین گران بوو مریش گران بوو دۆلار فڕی مەعاش نایەن ئەدە بەتەمای چیت تاکەی ژیانی گەنجیان وێران کرد معاشەکەی بە خۆزانی چ شەوجارێک دێتەوە خەڵک چاوی لە معاشەکەوەیە کەرە کاسبەت کەم بووە کوە کاسبی نەماوە من بە خۆم دوکانەمەیە باوەڕ دەکەی ئەگە دوکانەکەم بازارمە با نەدەهاتمە بازار جێم هێشتا لای شاگردەکەم وتەوە زۆربەی دوکان چۆلی کردووە وەرە بڕۆ لای چوارباغ بڕۆ زەرگەتە ئەمە دوکانەکان هەمووان چۆلیان کردو برم دەست نەدەکەوت من زۆر نیوەی سلێمانیم کرد تا دوکانەکەم دەستکەوت دەست ناکەوێت وەڵا ئێستا بڕۆ چ دوکانەکەت پێ خۆش بە ئیگری بڕۆ سابوونکەران هەموو دوکانەکان هەموو چۆل کراوە بڕۆ چوارباغ خەروایە ڕابوت توڕووی تێکەوێت دوکانێکت هەیە کە بزانی بەس کرێ دوکانەکەش پڕ ناکاتەوە و بۆی خەڵک کابرا چۆلیەکە کاکە زانم بێنم هەندێک شت لای تۆ بێنم و بێنم بۆ دوکانەکە بڵێم کاکە سپەی نەپالیۆن شتەکانم بۆ نەفرۆشێتەوە شتەکانم هەر لە جێگای خۆی بە زەرەر کەم نەوەڵە دوکانەکە چۆلکێ گەلێ باشترە